لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردن و سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری لە گەرمیان ئەندامان و بەرپرسانی مەڵبەندی کۆمەڵی گەرمیان و سەردارتیلەکۆیی تاکە کاندیدی سنوورەکە بازاڕی مەزادخانەی کەلاریان بەسەر کردەوە و لە نزیکەوە گوێیان لە قسە و داواکاریەکانی هاوڵاتیان کرد. ئێمە وەکو تیمی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری ئەمڕۆ هاتینە ناو بازاڕی هەینی کەلارۆ بۆ زانینی هەڵوێستی خەڵک بەرامبەری کۆمەڵی دادگەری. هەڵبەتە هەڵوێستێکی زۆر جوان و نازاریان هەبووە، ئەوی شۆکارەکەی ئەوەیە کە پێشتر مێژووی پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری لە چەندەها ساڵی ڕابردوو مێژوویەکی زۆر پاک و جوان بوونە، هەر ڕاوەستاون بەرامبەر گەندەڵ و گەندەڵکاران. لەم بەسەرکردنەوەیەدا ئاشناکردنی کار و پرۆژەکانی کۆمەڵی دادگەری ئامانجی سەرەکی ئەم تیمەی مەڵبەندی گەرمیان و سەردارتیلەکۆیی بوو بە هاوڵاتیان و ئەوانیش بە گەرمی پێشوازیان لە کاندید و تیمەکەی مەڵبەندی کۆمەڵی گەرمیان کرد. ویستمان پەیام و پرۆشەر و هەموو ئەو بەرنامانەی کە لیستی کۆمەڵی دادگەری ئامانجێتی بۆی کەوا بۆ پەرلەمانی کوردستان کاندیدەکانی بڕاتاوێ ئەلحەمدولیلا ئیستیجابەی ئەو خەڵکە زۆر باشە، زۆر پێ دڵخۆشن بۆی کەوا کاندیدانی کۆمەڵ بە حکومەوەی پێشتر پاشخانێکی باشمانەیە وەکو کۆمەڵی دادگەری و خزمەتێکی زۆرمان بە کۆمەلگای خۆمان بە تایبەتی گەرمیانەکان هەیە. ئەلحەمدولیلا ڕووی ئەوەمان هەیە تەکلیف لە خەڵک بکەین کەوا هەڵمامژێرن بۆ پەرلەمانی کوردستان. هیوادارم سەرکەوتوو بن بۆ خزمەتی میلەت، ئەوەیشی تایسە بەدینە هاتووە لە ناو بۆ میلەتەکەمان. هیوادارم ئێوە کە چوونە پەرلەمان بتوانن مافی خەڵک بەدەست بێننەوە. ئەو غەدر و زوڵمەی کە تایسە کراوە لە میلەت، هیوادارم داواکارم لێتان ئەگەر خوای گەورە دەرفەتی بێتان بەخشی چوونەوە بتوانن قەرەبووی بۆ ئەم میلەتە بکەن. لەبەرەوە بانگەشەکردن بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری لە سنوورەکە تا دێت فراوانتر دەبێت و واش بڕیارە بەسەرکردنەوەی بازاڕ و شوێنە گشتیەکان لەلایەن تیمی بانگەشەی سنووری گەرمیانەوە بەردەوامی هەبێت و هەوڵەکانیان بەشەڕی بخەنە گەڕ بە مەبەستی سەرخستنی لیستی 147 کۆمەڵی دادگەری. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.